ڕیفراندۆم لە پێناوی سربەخۆی یان بۆ گەیشتن بە ئامانجێکی تاکە کەسی و بە قوربانیکردنی میلەت لەو پێناوەدا ئەو پرسیارەیە کە مەسعود بارزانی لە چاوپێکەوتنی گۆڤارێکدا وەڵامەکەی دەخاتە ڕوو. بارزانی لە وەڵامی پرسیاری گۆڤاری فۆرێن پۆڵسی ئەمریکیدا سەبارەت بەوەی هەرێمی کوردستان لە ڕووی یابووری پشت بە وڵاتانی دراوسێ دەبەستێت و لە گەری ئەنجامدانی ڕیفراندۆم و داخستنی دەرگایە وڵاتانە بەسەر کوردستاندا پلانی ئێوە چی دەبێت؟ بارزانی بە شێوەیەکی دوور لە هەموو بەرپرسیارەتێک وەڵام دەداتەوە و دەڵێت کوردەکان پێیان باشترە لە برساندا بمرن نەک لە دۆخی چەوسانە و زوڵم و ستەم و داگیرکاریدا بژین. دیار نییە بارزانی باس لە کام چەوسانە و داگیرکاری دەکات لە کاتێکدا هەرێمی کوردستان بە شێوەیەکی نیمچە سربەخۆ دەڕوات بەڕێوە و هیچ داگیرکاریەک لە ئارەدا نییە. جگە لەو داگیرکاری و چەوسانەوەی ماوەی 26 ساڵە پارتەکەی بارزانی و شەریکە سیاسەکەی بەسەر میلەت و دام و دەستگاکانی ئەم هەرێمەدا هێناویانە کە بە پێویست و بەرژەوەندی خۆیان هەر کات ویستویانە یاریان بە ئیرادە و چارەنووسی کردووە. یاخود بارزانی برسێتی خەڵکی بەلاوە گرنگ نییە بە تایبەت کە خۆیان مەترسی برسێتیان لەسەر نییە و گەر هەموو خەڵک لە برساندا بمرێت ئەوان نامرن. بەو پێی لە 26 ساڵی ڕابردوودا هەموو ڕێگاکانی تاڵانکردنی نیشتیمانیان تاقی کردوتەوە و لەسەر حسابی تاکی ئەم هەرێمە خۆیان دەوڵەمەند کردووە. لە وەڵامی پرسیارێکی دیکەی گۆڤارەکەدا سەبارەت بە هەڵوێستی هێزە دەرەکیەکان بەرامبەر ڕیفراندۆم بارزانی دەڵێت هیچ وڵات و ئەکتەرێکی نێودەوڵەتی دژایەتی ڕیفراندۆمی نەکردووە بەڵکو تەنها وتویانە کاتەکەی باش نییە. ناوبراو بە وەڵامە دەری دەخات ئاگای لە دەوروبەری خۆی نییە. بەو پێی هەریەکە لە ئەمریکا و ئەڵمانیا و بەریتانیا و عێراق و تورکیا و ئێران بەڕاشکاوی بە توندی ئەنجامدانی ئەو پرۆسەیان ڕەتکردوتەوە. لێدوانەکانی بارزانی نیشانی دەدات ئەو لە چ دونیایەکی تاکە کەسی وەهمیدا سیاسەت دەکات. ئاخر ناکرێت باکت بە برسیکردنی میلەت و وەڕەشەی دەوروبەر و وێرانکردنی زیاتری وڵات نەبێت لە پێناو ئەنجامدانی ڕیفراندۆمێکدا کە جگە لە خۆیان وانەی بە پلە و پۆست و پارە بێدەنگراون هیچ کەسی تر پشتیوانیان ناکات.